ئەو کاتت باش زۆر بەخێر هاتی بۆ وانای بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 9 دەچینە لاپەڕە 9 ئەو کتێبە ساغ بکەوە بیر بکەوە گفتوگۆ بکە بیر بکەوە گفتوگۆ بکە بەوانەکەدا بگەڕێەوە تا وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. پرسیاری یەکەم ڕوون بکەوە جیاوازی نێوان بڕی ژمارەیی و بڕی جەبری نمونە بڵێ لەسەر هەر یەکەیان. ئەمن لەوانەکانی ڕابردوو باسی بڕی جەبری و بڕی ژمارەییم کردیا، بەڵام لێرە هەر تۆزەک دووبارەی دەکەمەوە بە خێرایی. بڕی ژمارەیی مانای چییە؟ مانای ئەوەیە کە چەند ژمارەیەکت هەیە، هەروەها هێمای ئەژمێرکردنیش هەیە. یەک هێما نییە، ئەویش هێمای یەکسانە بە ئەو هێمایە بەدی ناکرێ. ئەو هێمای تێدا نییە لە بڕی ژمارەیی یان لە بڕی جەبری، لە هەردووچیان نییە. لە بڕی ژمارەیی تەنیا ژمارە هەیە لەگەڵ هێمای ئەژمێرکردن. ئێستاش هەندێک نمونە وەکو چ؟ وەکو بۆ وێنە 45 کەم 34 112 کۆ 83 کەم 6 24 کەم 4 24 دابەش 4 کەوانە 41 کەم 9 کەوانە کۆ 2018. ئەوانە هەر چەند وێنەیەکن لەسەر بڕی ژمارەیی. ئێستا بزانین بڕی جەبری چییە؟ بڕی جەبری هەروەکو بڕی ژمارەیە، بەڵام ئەگەر هاتوو لە بڕی ژمارەیی لە جیاتی ژمارە پیت هەبوو، تەنیا لە جیاتی یەک لە ژمارەکان پیتێک هەبوو یان هێمایەک هەبوو، پێی دەڵێن بڕی جەبری. کەواتە لێرەش هێمای یەکسانە بە نییە، تەنیا ژمارە و پیت هەیە لەگەڵ هێمای ئەژمێرکردن. بۆ وێنە v کەم 5 ئەوە بڕی جەبریە، بەڵام بۆ وێنە ئەگەر هەمان بوو 67 کەم 5 ئەو بڕی ژمارەیە. 67 کەم 5 بڕی ژمارەیە، v کەم 5 بڕی جەبریە. کەواتە لە جیاتی 67 بەس پیتێک هەبوو دەبیتە بڕی جەبری. یان ئەگەر 45 کۆ 10 ئەوە بڕی ژمارەیە، بەڵام ئەگەر 45 کۆ ل ئەوە دەبتە بڕی جەبری. یان ئەگەر هاتوو 72 کەم 72 دابەش 9 ئەوە بڕی ژمارەیە، بەڵام ک دابەش 9 ئەوە بڕی جەبریە. ببورن. ئەوەیە جیاوازی لە مابەینی بڕی ژمارەیی و بڕی جەبری. لە بڕی جەبری پیت هەیە، لە بڕی ژمارەی تەنیا ژمارە و هێمای ئەژمێرکردن بەدی دەکرێت. بگەڕێینەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 2 سێ ڕێگای جیاواز بۆ نووسینی بڕی جەبری بۆ ئەنجامی لێکدانی ژمارە 15 لە گۆڕاوی ج. گۆڕاوی ج لەگەڵ ژمارە 15 لێکیان دەدەین دەیان نووسین بە سێ ڕێگا. زۆر ئاسانە. ڕێگای یەکەم دەنووسین 15 ج، هەر لە تەنیشتێک هەردووچیان دەنووسین. ڕێگای دووەم 15کەی دەنووسین، هێمای لێکدانیش دەنووسین، پاشان پیتی ج دەنووسین.
لێرە لە ڕێگای یەکەم ئەوە مانای لێکدانە، بەڵام پێویست ناکە هێمای لێکدان بنووسی. هەموو کەس تێدەگا کە ژمارەکەت نووسی پیتەکەت پێوە نووساند واتە لێکدان. بەڵام دەشتوانی بنووسی 15 جاران ج و هەروەها دەشتوانین بە ڕێگای سێیەم بنووسین 15 پاشان کەوانە ج. هەر سێ ڕێگا ڕاستە، کامە ڕێگا زۆر شیا و باوە؟ ئەو ڕێگایە، ڕێگای یەکەم. ئەوە پرسیاری دوو تەواو بوو. دێینە سەر ڕاهێنانی ئاراستە کراو. ڕاهێنانی ئاراستە کراو. بڕێکی جەبری یان ژمارەی بنووسە بۆ نواندنی دەقەکە. بڕێکی جەبری یان ژمارەی بنووسە بۆ نواندنی دەقەکە. سێ پرسیار هەیە: پرسیاری سێ، پرسیاری چوار، پرسیاری پێنج. با تەمەشای پرسیاری سێ بکەین. 46 کەمترە لە 125. بڕێکی ژمارەی دەنووسین. 46 کەمترە لە 125. ئەوها دەینووسین 125 کەم 46. ئەوە بڕێکی ژمارەیمان نووسی. دەگەڕێینەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 4 گەورەترە لە 3 بە 107. گەورەترە لە 3 بە 107. پرسیاری 4 دەنووسی 3 کۆ 107 گەورەترە لەواتە کۆ. ئەوەش تەواو بوو. دەچینەوە لای پرسیارەکان. پرسیاری 5 دابەش کراوە بەسەر 15. دابەش کراوە بەسەر 15. کو دەینووسی؟ پیتێ دابەش 15. ئەوها ئاسانە، هیچ ناکەی، تەنیا بڕەکەی دەنووسی. بەهایەکەی نابینیەوە، شیتەڵ ناکەی، هیچ ناکەی، تەنیا بڕە ژمارە یەکە یان بڕە جەبریەکە دەنووسی. ئەو سێ پرسیارەش تەواو بوو. دەچینەوە لای پرسیارەکان. دێینە لای بەهای. ئێستا بەهای دەبینینەوە. بەهای هەر بڕێک بدۆزەوە. پرسیاری 6 21 جاران 15. 21 جاران 15. 21ەکەم دانایە لە ناو خانەی، 15کەشم دانایە. خانە شینەکە خانەی یەکانە، خانە پەمبەکە خانەی دەیانە. ئێستا جارانیان دەکەین. دەڵێن 5 جاران 1 هەر 5 لە خانە شینەکەی دامنایە. 5 جاران 2 دەکاتە 10. ئەوەتە 10. ئێستا سێ خانەمان هەیە. ئەو جارەی دەنووسین 1 جاران 1 دیسان هەر 1 لێرەم نووسیە. 1 جاران 2 دەکات 2 لێرە نووسیتم. دەبی هەمیشە ئەو خانەیە بەجێ بهێڵین، هیچی لێ نەنووسین لە کاتی لێکدان. ئێستا دەین کۆکردنەوەی ئەنجام دەدەین. کۆکردنەوە 5 لێرە هیچ نییە، هەر 5 دەنووسین. 5 لەگەڵ 0 هەر 5. ئەو جارەی 0 لەگەڵ 1 هەر دەکا 1 لێرە 1. ئەو جا 1 کۆ 2 دەکا 3. ژمارەکە بووە چەند؟ 315. بەهایەکە بووە چەند؟ بووە 315. 315 کە پرسیارەکە لێم داواکاریەکە بەهایەکەی ببینینەوە، ئەو کاتە ئەژمێرکردن ئەنجام دەدەین. هەتا ئێستا ئەمە چمان کردبوو؟ هەر بڕە ژمارە یەکە و بڕە جەبریەکەمان نووسی بوو. ئێستا بەهایەکەش دەبینینەوە. پرسیاری 7 100 کەم د. ئەگەر د 54 بوو، کاتێک وشەی کاتێک زۆر زۆر گرنگە، کاتێک واتە کە د ئەکا
دەزانین کە 54 سەد کەم د گۆڕاوە هەندێک جار 54 و هەندێک جار شتەشکەیە لێرە 54 با بچین بزانین سەد کەم 54 کووە سەد کەم د لێرە نووسیتمەوە سەد کەم د پاشان دەزانم کە دەکە دەکا 54 کەواتە دەکەی لا دەبەم دەنووسم 54 لێرانە نووسیتم سەد کەم 54 ئێستا ئەژمێرکردنەکەی ئەنجام دەدەین سفر چاری لێ بڕوا نابی چونکە سفر بچووکە چار گەورەیە دەچین ئەو یەکەی خورد دەکەینەوە هەمیشە کە یەکەکەی خورد دەکەینەوە سفر یەکەم هەمیشە دەبیتە 10 سفرەکانی دیکە دەبنە 9 کەواتە لێرە 10 چاری لێ بڕوا دەکا 6 سفرەکە دیکە 9ە 9 پێنجی لێ بڕوا دەکات 4 ئەو یەکەش بوو بە سفر نەما بوو بە سفر ئەو سفر یەکەم بوو بە 10 سفری دووەمیش بوو بە 9 ئەو های لێدێ بەهایەکە چەندە؟ 46 بەهایەکە 46 وەڵامەکە 46 ئەوە تەواو بوو ئەو پرسیارەش ئێستا دەینە لای پرسیاری ژمارە 8 م دابەش 8 دەنووسم م دابەش 8 لە کاتێک کە م دەکاتە 720 واتە مەکەی لابە بنووسە 720 دەنووسم 720 دابەش 720 دابەش 8 تەقسیم دابەش 72 چەند هەشتی تێدایە 9 سفرەکەش دێتە خوارێ واتە دەکاتە یەکسانە بە 90 وەڵامەکە بڕەکە بەهایەکە 90 ئاوایە بڕی جەبری و بڕی ژمارەیی و ئەگەر ویستمان بەهایەکەی دەربینین پێویستمان بە ئەوەیە کە بزانین پیتەکە دەکاتە چەند لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە و ئەو ڕاهێنان و پرسیارانەی ماینە هەڵیان دەگرم بۆ وانەی داهاتوو هەتا ئەو کات هەر بژی